بەڕاستی لەسەر ئاستی نێودەوڵەتی پێشێلکردنەوەی ڕاشکاوانەی یاسای نێودەوڵەتیە لەبەر ئەوەی عێراق دەوڵەتێکی خاوەن سەروەریە. تورکیا ئێستا وەکو پۆلیسێکی ناوچەکە سەروەری ڕێز لە سەروەری هیچ وڵاتێک ناگری، پەلاماری سووریا دەدا، پەلاماری ڕۆژئاوای کوردستان دەدا لە سووریا، پەلاماری باشووری کوردستان دەدا، دەستە ئەفریقیا پەلاماری لیبیا دەدا. یعنی بە شێوەیەک ڕەفتار دەکا کە ئێستا خەریکە بڵێن یاسای نێودەوڵەتی و ڕایگشتی کۆمەلگەی نێودەوڵەتی هیچ بەهایشی نەماوە. بۆیە ئەو ڕەفتارە من پێم وایە دەبێت بخرێتە ژێربەندی هەفتینی میساقی نەتەوە یەکگرتووەکان لەبەرەوەی تورکیا هەڕەشە لە ئاستی و ئاشتی و ئاسایشی ناوچەکە بەگشتی دەکاتن. پێویستە نەتەوە یەکگرتووەکان ڕاستەوخۆ بێتە سەرخەت بلەتی کورد و پارێزرێ. لەبەرەوەی ئێمە دەزانین لە ساڵی 2005 سەرکردەکانی هەموو جیهان کۆبوونەوە. دەوڵەت ئەرشی ئەوەیە لەسەر ئەوەی قسەیان کرد کە دەوڵەت ئەرشی ئەوەیە کە هاونیشتمانیەکانی خۆی بپارێزێ. هەر کاتێک دەوڵەت ناتوانێت هاونیشتمانی خۆی بپارێزێ، پێویستە نەتەوە یەکگرتووەکان و ئەنجومەنی ئاسایش بێنە سەرخەت و هاونیشتمانی ئەو وڵاتانە بپارێزن. ئێستا نە عێراق، نە تورکیا، نە ئێران نەک ناتوان هاوڵاتی خۆیان بپارێزن، بەڵکو بە پێچەوانەوە ئەوان بە شێوەیەکی ڕێکخرا و بەرنامە بۆ داڕێژرا و هەوڵی جینۆسایدکردنی کورد دەدەن. من پێم وایە سەرکردەی کورد نەمایە، شتێک نەماوە بەناوی سەرکردەی کورد. ئێستا ئەوان ئێرادەیان بە تەواوی لە دەستدایە. خەڵکی کوردستان ئەگەر هەر هیوایەک لەسەر ئەو سەرکردانەی ئێستا بەناو سەرکردانەی ئێستا ببەسێت، من پێم وایە بەر لە هەموو کەسێک خۆی فریو دەدا. ئەو هێزانەی لەسەر گۆڕەپانەکەن بە شێوەیەکی ڕاشکاوانە، بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئێرادەیان کەوتوتە ژێر دەستی تورکیا و ئێران. ئەوان ئێستا هیچ پەیوەندیشیان بە مەسەلەی کوردەوە نەماوە، ئەوان شەڕی مانەوەی خۆیان و بنەماڵەکانی خۆیان نەخێر. من پێم وایە تورکیا پەکەکە وەکو بیانوەیەک بەکاردەهێنێ. تورکیا ئەگەر ئامانجی پەکەکە با شەڕی دەکرد و دواتر دەگەڕاوە. ئێمە دەزانین تورکیا هەر کاتێک دێتە شوێنێک داگیری دەکا و قەڵایەکی سەربازی لێ دروست دەکا و باشووری کوردستانی هەموو چیاکانی کردوتە قەڵای سەربازی. قەڵای سەربازی دروست دەکا و ناگەڕێتەوە. دواتر میدیاکانی تورکیا ڕاشکاوانە باس لەوە دەکەن کە ساڵی 2023 پەیماننامەی لۆزان تەواو دەبیتن و ئەوان ئەو ناوچە تاپۆی ئەو ویلایەتی مووسڵیان لەبەردەستە. ئەوان ڕاشکاوانە داوای ئەو ناوچەیە دەکەن و تەنانەت سەرۆکی تورکیا باس لەوە دەکا کە ئەو ناوچە بەشێکە لە تورکیا. بە بێگومان تورکیا بە قەندیل ناوەستی. ئێستا تورکیا هەولێریشی داگیر کردووە. تورکیا هەولێر وا بۆ سلێمانیش چووە. چۆن دەکرێت فڕۆکەی تورکیا بچێت لە سلێمانی لە خەڵکی تر بدا، لە گەریلاکانی پەکەکە بدا، یا لە هەر کەسێک بدا؟ لەبەرەوە کاتێک دەستی تورکیا درێ، من پێم وایە تورکیا زۆنی زەردی تێپەڕاندووە بەرەو زۆنی سەوزیش دزەی کردووە.